سڵاتان لەبێت دکتۆر ئاراستم لە پرۆگرامی دکتۆر ئاراست لەگەڵتانم. ئەم بەرنامەیە تایبەتە بە دوو تەوەری گرنگ. قژ هەڵوەرین ڕێگە چارەیەکی نوێ و کاریگەر هەیە بۆ چارەسەرەکەی، هەروەها چپس. قژ هەڵوەرین و چپس دەزانم پەیوەندیان نییە، دوو بەشی جیاوازی بەرنامەکەن. بەشداربوانی ئەمڕۆی بەرنامە لە زانکۆی دهۆکەوە هاتوون. مامۆستا و قوتابیانی زانکۆی دهۆک، زۆر بەخێربێن سەرچاو. دەستان خۆش. چپس قژ چپس. عقلت کەم زۆرترین مویتیایە قژ هەڵوەرین کێشەی قەڵەوی زۆر بۆ لە مناڵ و لە گەورەیە. پیاوان دەڵێ ئێمە هەموو جەستەمان مووە. بەڵێ خێرە بەس تەپڵی سەرمان ئەوەرێت. ئەمە زۆر خەتەرە. کەچەڵی تەواو دەکرێت شتێک بۆ خواردن بشێت کە ئاوا بسووتێت. کیسی هێلکەدانی چیسی هێلکەدان با هەبێت. کێشەکەی چییە؟ بێتە هۆی ڕووتانەوە و بە بێهێزبوونی بنچی مۆکان. ناڵێکمان هەبێت هەموو ڕۆژ چپس بخوات لە داهاتوودا چی لێ بەسەر دێت؟ نابێ هیچی تر بخوا. بۆچی؟ بە ئەم بەشەی دواوە وتمان ئەو وەرگرەی نییە. بۆ یاخ ئەکستەنشن دەکەن یعنی ئەتوان بڵێم هۆکارێکە بۆ نەزۆتی. هەر بەعنتەری مووی گەنەمووی پێوێ میسکردن زۆرەکەن لە مناڵە لە بۆ یاخی قژا هەیە و لە چمەن تۆشە هەیە. بەڵێ لە برەوەی هێلکەدانان دروست نابێ ناتوانێت مناڵی بێت. ئەمە یەکێک لە جۆرەکانی چپسە. ئەمەشیان جۆرێکی دیکەیە. سەیریکەن چۆن گر دەگرێت. ئەمە جۆرێکی دیکەیە. چپس دڵخوازی بەشێکی زۆر لە منداڵانمان، لە گەنجانمان، لە کچانمان، لە کوڕانمان. گڕەکە بەردەوامە. جۆرێکی دیکە دەی خۆلێرە ئاگرمان هەیە. ئەمە گڕەکەی زۆر زیاترە. لەبیرتان بێت کە ئەمە چپسە. ئەمە چپسە و دەیسووتێنین بۆ بە درێژایی ئەم بەشەی بەرنامە پێتانی دەڵێم دەکرێت شتێک بۆ خواردن بشێت کە ئاوا بسووتێت. پەیوەندی نێوان سووتان و خۆراک چییە؟ چپس یەکێک لەو خۆراکە دڵخوازانەی منداڵانمانە کە هەر کاتێک داوای دەکا تۆ پێی دەڵێیت بەسەر چاو. بەڵام چی لە چپسدا هەیە و چپس چی بەسەر تەندروستی منداڵەکانمان دەهێنێت؟ بۆ گفتوگۆکردن لەسەری پزیشکێکی پسپۆڕی منداڵان و خۆراکی منداڵان لە هەردوو بوارەکەدا لەگەڵمان دەبێت. من دکتۆرە نیگا شەفیق حەمەڕەشید پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان و گەشە و خۆراکی مناڵان لە 2010 کۆلێژی پزیشکی سلێمانیم تەواو کردووە. لە 2014 دەستم کڕۆتەوە بە خوێندن و 2018 بۆ 2019 بۆردی عەرەبیم تەواو کردەوە پلەی باڵا. دووبارە خوێندومەتەوە بۆ لە 2019ەوە زیاتر سەرقاڵ بووم لە خۆراک و گەشەی مناڵان. هەر لەو کاتەوە لە بە هەموو نەخۆشیەکانی مناڵان و گەشە و خۆراکی مناڵان
دەبینم لە نەخۆشخانەی مناڵان داوامەکەمەوە و مناڵانێکی کێشەی خۆراک و دواکەوتنی گەشە و مشکلەکانی خۆراکیان هەبێ بە شێوەیەکی گشتی تر بۆ نەخۆشی جیاوازەکان بێ کە دایەتی تایبەتیان بۆ دابنێنیان ئەوانەی کە گەشتیان لە دوای خواردنیان بۆ ڕێکینەوەیان ئەوانێکی کێشەی قڵەویان هەیە و لە نەخۆشخانەکانی تر و لە بنکەی ئازادیش داوامەکەم و هەموو نەخۆشە جۆراوجۆرەکانی مناڵانە بینم و ئێوارانیش لە کلینیکی خۆم لە خزمەتیەوەیە. دکتۆرە نیگار شەفیق پسپۆڕی نەخۆشەکانی منداڵان و خۆراکیش یاتە خۆراکی منداڵان لە ستۆدیۆ لەگەڵمدایە با بفەرموێت. دکتۆرە بەخێر بیت چۆنی ئەحواڵت فەرموو. دکتۆرە پسپۆڕەتەکەی هەم نەخۆشەکانی منداڵانە هەم خۆراکیشە لە هەمان کاتدا خۆراکی منداڵان زۆر بەخێر بیت. پێش بەرنامە شتێکت بۆ باس کردم لەسەر چیرۆکی دروستبوونی چپس لە بنەڕەتدا بۆ بینێرانیشی باسکە. پێکهاتەی ینی دروستبوونی مێژووی دروستبوونی جپسوتم وەکو پەنشمە یانی وەکو عقوبە دراوە بەسەر بڵێن لەوە دروست کراوە کە شێفێکی زۆر بەناوبان هەبووە یعنی مشتێکی هەبوو زۆر باسییان کردەوە کە ئەمە پەتاتە زۆر خۆش حازرەکەومانە چۆتە لای جارێک و دوو جار زۆر بەدڵی نەبووە هەرجێتی بەدڵم نییە بۆی کوڵانەوە بەدڵم نییە بە شێوەیەکی بڵێن قاشی گەورە بۆی حازر کردو توێتی هیچ خۆش نییە ئەم ناوبانگە بەگاڵتەیە یانە بێتەوە ئەویش توێتێ بێ یعنی واد لێ بکەم چۆنەڵێ لای خۆمان بە کوردی عاقڵت بکەم جپسەکەی ئەم جارە زۆر بە باریکی بۆ بڕیوە بەڵێ پەتاتەکە بۆی باریکی بۆی بڕیوە و تا ڕادێکە بڵین سووتانویەتی بە قسەی خۆی ئەوە نەسووری کردوتەوە و بڕێکی زۆر خۆی تێ کردووە کە بۆی بردووە ئەو بەدڵی بۆ توێتی ئەم شتە زۆر خۆشە لەوە دروست بوو لە سەرەتاوە بۆ سزا بوو دوایی بوو بە چپس و ئێستا خواردنی دڵخوازی بەشێکی زۆر لە منداڵانمانە. چپس بۆ خراپە خراپە یان باشە؟ بێگومان خراپە بۆ خراپە. بەڵێ خۆی جپس ئێمە هەمومان خواردنە خۆی نوکو پێویستیەک چکە جسممان پێویستی بە خۆراکە ینی خۆراک بەس بەمانە خۆراکێکی لەوەی کە پێکاتی خۆراکێکی دەوڵەمەند بێ بە کانزاکان بە ینی کاربۆهیدرات و پرۆتین و چۆری بە ڕێژەیەکی معقول ئەو شتانی کە لاشەمان پێویستێتی لە ڕێگەی خواردنەوە وەریەگرین. بەڵام جپس کاتێک یەکێکی خوا جێگرەوەیەکە بۆ خۆراک ینی ڕاستە بڕێکی زۆر چۆری تایە کە تێرمانەکە پرۆتینێکی کەمی تایە کاربۆهیدراتێکی باشی تایە بەڵام لەبەر ئەمە زۆر زەرەرمان لێە و کانزا و ڤیتامین ئەم شتانش کە لەوانەیە لە پەتاتەیەکە هەبێگەر بە کوڵاوی یان بەینەوە بیخۆین لەم جپسە هیچی نەماوە. باشە بۆی بزانین کە چپس لە کوردستان لە بازاڕەکانی کوردستان هەیە و دەفرۆشێت ئەو چپسەی کە لە بازاڕەکانی ئێمەدا هەیە چی تێدایە پێکهاتەکانی چین بە شێوەیەکی مەیدانی پراکتیکی چوین و پشکیرمان بۆ کرد بە چاوی خۆتان بیبینن. پسپۆڕان بەردەوام باسی زیانەکانی جپسمان بۆکەن. ئێمە ئێستا بە شێوەیەکی زانستی چەند نمونەیەکی جپسمان هێناوە پشکنین بۆ پێکاتی جپسەکەین لە ڕووی کیمیاییەوە بزانین پێکاتی جپسەکە چییە ئەو زیانانە چیە کە بەردەوام باسیەکەین لە جپسا هەیە. ئێستا ئەگەر لە ڕێگەی ئەم خانمەوە لە ڕێگەی جیازێکی فود ئەنەلایزەر بە شێوەیەکی مەیدانی پشکنی بۆ جپسەکە بکەین بزانین پێکاتی جپس کەم ئامێرە کاری ئەوەیە پشکنی ڕوتوبە چەوری و هەروەها ڕێژەی خوێ لە ناو جپسەکە بۆمان دەرەکە بە شێوازێکی زۆر خێرا لە ڕێی تیشکی ژێر سوورەوە لە ماوەی دەقەیەکە سێ نەتیجەمانایەتێک کە نەتیجەکانی زۆر دروستە لە ڕووی زانستیەوە. ئێستا بزانین پشکنی بۆ بکەین بزانین جپسەکە چەنە وەکو ئێستا لە وێنەکان نادەرەکەوێت ڕێژەی ڕوتوبەکەی 2.13 کە بە دڵنیاییەوە ڕوتوبە هۆکارە بۆ گەشەکردنی بەکتریا لە ناو هەموو خواردنەکە تا ڕوتوبە زیاتری بەکتریا زووتر گەشاکە و خواردنەکە زۆرتر خراپە بێ. یەکتر لەو پێکاتانەی کە زۆر ئەساسە لە جپسا چەورەکەیەتی وەکو بینین لێرە ڕێژەی چەورەکەی 36.95 کەمەش بە دڵنیاییەوە ڕێژێکی زۆرە خۆی پێی ستانداردی عراقیە بێت 35 بەرەو خوار بێت ئەگەر 35 بێت بە دڵنیاییەوە خراپە بۆ تەندروستی مرۆڤ چونکە وەکو باسمان کرد ئەو زەیتە چەند جار بەکاردێنرێتەوە ڕێژێکی زۆر گەرمەکرێت کە ئەمەش بە دڵنیاییەوە کاریگەری بێت لەسەر تەندروستیمان. ئەگەر بە شێوازێکی زانستی مرۆڤی ئاسایی کە تەمەنی 19 ساڵ بۆ 6 ساڵ بێت ئەتوانێت ڕۆژانە 40 بۆ 65 گرام چەوری بخوا بەڵام بۆ مناڵ پێویستە 30 بۆ 35 گرام بخوا. ئەگەر مناڵێک تەنها ڕۆژانە یەک جپس بخوا
ئەگەر زەیتەکەشی تەندروست بێ ڕێژەی زەیتی پێویست وەرەگرێت کە ئەمەش بەدڵنیایی کاریگەری بێ لەسەر تەندروستی مناڵ وەکو باسم کرد ئەو زەیتانە بەدڵنیاییەوە ئەو زەیتانن کە کوالیتی باش نییە و هەرزانە و چەند جار بەکاردێنێتەوە بەنسبەت ڕێژەیەکی زۆر خوێتیایە کە خوێش بۆ مرۆڤی ئاسایی کە بۆ مرۆڤی گەورە پێویستە لە 9 بۆ 12 گرام بەکاربێنێ ڕۆژانە بە تایبەتی ئافرەت 9 گرام بۆ پیاویش 12 گرام بۆ مناڵ 2 بۆ 3 گرامە ڕۆژانە خوێ ئەتوانێت 2 بۆ 3 گرام بەکاربێنێ یەکتر لەو پشکنانە کە ئێستا لەم تاقیە ئەکرێت ڕێژەی هێڤی میتاڵەکانە واتە کانزا قورسەکان پشکنی بۆ کرێ ئایا لە ناو جبسە ڕێژەی کانزا قورسەکان بەپێی ستاندارد هەیە یان نییە زۆر باشە ئەمە ئەنجامەکانە بێگومان کێشەیەکمان هەیە کێشەکەش ئەوەیە ئەمانە ئەنجامەکانن واتە پێمان دەڵێ ڕێژەی ئاسایی ستانداردی ڕێگە پێدراو بۆ ئەوەی لە چ پزدا هەبێت هێندەن چوری ئەوەنەیە خوێ ئەوەنەیە شەکر کاربۆهیدرات و جەماعەتەکەی ئەوەنن بەڵام ئایا هەر ئەم ڕێژە ئاساییانەش تەندروستن کاریگەری خراپیان نییە کۆمنتت چه جار لەسەر ئەنجامەکان بەڵێ خۆی ئەمانە ئێمە هەروەکو وتمان پێکاتی خۆراکی جبسیان ئەگەر بەپی ستاندەردی عالەمیش بێت هەر خراپە جای ئەوەی ئەگەر شتێکی تیا بێت کە بۆ منە لە ستاندەردی عالەمی نەبێ ئێستا ئەوانەی کە لە کوردستانی بین حتا شێوازی هەڵگرتنەکەی بۆ منە ماڵین ناوی جبس یانی ئەو قەباقی کە تیاتێ بە ئەلمنیۆم ناوپۆش کرابێ مادەی نایترۆجینی تێکرابێ ئێمە لە بازارەکانی کوردستان زۆر بەمانە بینین جبس لە مادەی نایلۆنە هەتاوەکە ڕاستەوخۆ چێتە ناوی و هەواش بەریەکەوێ یعنی ئەمانە هەر خۆی جبسەکە خراپەکە باشە دەیتە ئێرە دکتۆرە بفەرموو لێرە 15 جۆرمان هەن 15 جۆری چپس اینجا 10 جۆرمان تێست کردوون بەڵام سامپڵێک وەردەگرین کە نمونەیەکە بۆ هەمووی دەتوانێت بیرۆکەیەکی گشتیوان بداتێ لەسەر هەموو چپس بە شێوەیەکی گشتی لە چپسدا چی هەیە؟ بەڵێ خۆی ئەوەی کە ئێمە گەل لە ڕووی تەندروستی و باسیکەین ئەوەی کە زەرێری زۆر زۆرەگەینە چۆریەکەیەتی یعنی لە 100 گرامی جبسێک ئاگدەری بین 35 بۆ 37 گرامی چۆریە باشە جبسێکی گەر 300 ینی 300 گرام بە یەک پاکەتی جبس کە مناڵەکەی خوا ئەمە زەربی چوارەکەینەوە یعنی تقریبی 200 گرام چۆری وەرگرتووە ئێستا کەسێک منداڵەکەی چپس دەخوا با بڵێن 100 گرامی خوارد با بڵێن چپسێکی بە تەواوی خوارد لە 100 گرامی ئەو چپسێکی کە خواردی با بڵێن لەمەیانە ئەگەر ئەمەی خوارد بێت 35 چوریە ئەخۆمە ڕێژەیەکی ستانداردی ڕێگە پێدراوە آخر خۆی هەر جبس یعنی هەموو خواردنی ئەتوانین بڵێن فاست فود و ئەم خواردانە شتێکی باش نییە لە دەریشەوە کەس تەشجیع ناکات کە ڕێگە پێدراوە مانای ئەوە نییە تەندروست نابێ هیچ نیشانەی ئەوە نیە و ڕێژەی خواردنەکەشی ینی تۆ لەوانەیە تا 100 گرامیش ئەگەر بۆ منە تۆ ئەو ڕۆژە 100 گرام خۆی لەگەڵ مەجموعە سەوزەوات یان شتی باش بخۆی کە ئەنتیۆکسیدانتی تیابێ ڕەنگە زەرەری جبسەکە نێڵێ بەڵام کاتێ مناڵە هیچی تر ناخوا پاکەتێ دوو پاکەت جبسە خوا ئەو کاتە زەرەرە گەورەکە دەرەکەوێت بۆ ماوەیەکی درێژیش کای خوا ئەمەت بینی لە سەرەتایی بەرنامەکە بەڵێ ئەمە چیمان پێ دەڵێت ئەوە نیشانەوەی چۆری زۆری تایە چکە چۆری وەکو بڵێ فیۆڵەکە کە ئەو ئاگرە دروستەکە تەنها چۆریە و کاربۆهیدراتەکەش سووتێ لەبەرەوە زۆر باشە بۆ ئاگرکردنەوە باشە ئەمە بۆ ئاوا ئەسووتێت وەکو دکتۆرە باسی دەکات چونکە چۆری یا ڕۆنی زۆری تێدایە کێشەکانی ئەم چۆریە چین کە لە داهاتوودا ئەگەر مناڵێکمان هەبێت هەموو ڕۆژ چپس بخوات لە داهاتوودا چی لێ بەسەر دێت بەهۆی ئەم چپسەوە بەهۆی بۆنمە بەهۆی تەنیا ڕۆنەکەوە بەڵێ هەر ئەگەر خۆی تقریبا هەمویان بەیەکەوە توانین باسیکەین کە خۆی چۆری کالۆریکی زۆر زۆری تایە یەک وحدە یعنی 1 گرام لە کاربۆهیدرات و پرۆتین 4 کالۆریە بەڵام لە چۆری 1 گرامی ئەمە 9 کیلۆ کالۆریە یعنی 1 گرام لە چۆری لەبەرەوە کالۆریەکەی زۆر زۆرە هەر ئەمەشەوە ئەکات بۆ منە گەر پەتاتەیەک تۆ بکڵێنی 87 کالۆریەیە بەڵام ئەمە 100 گرام لە پەتاتێکی سروشتی بە تۆکڵەکەیەوە گەر ئێمە بیخۆین بە کوڵاویان بە ستیمت یعنی بە هەڵم حازر کراوە 87 کیلۆ کالۆریە هەر عینەن 100 گرام ئەگەر بە جبس بیخۆین 547 کیلۆ کالۆریە ینی شتێکە هەر بەراورد پێکردنی نییە 187 لەکوێ و 500 ئەوەنە لەکوێ یەک دقیقە واتە هی ئاسایی 100 گرام 87 ئەوەی تیان 500 سەر و 5 جارە بەڵێ 5 ئەوەندە زیاتر زۆر زیاتر ئەمە بۆ خراپە ئەمە لەو مناڵ ئێستا وەکۆ بینین ینی کەشی قەڵەوی زۆر زۆر بۆ لە مناڵ و لە گەورەیە یعنی مناڵەکە قەڵەوەکە و لەبەرەوەی سۆدیۆمەکەی خوێەکەی زۆرە یعنی لەوانێ مناڵەکە بە چاو قەڵە و دیار بێ ئاوسێنێ بڕێکی زۆر ئاو لە لەڵی خەپە جوانە بزابێت کێشەی چییە؟ بەڵام بەرامبەر ئەوە کانزای نییە ڤیتامینی نیە سیرەکەی خەپەیە بەڵام کەم خوێنە
خوێکە یعنی لە ڕێگی ینی ڕێگە پێدراوی خوێ بۆ کەسێکی یاسایی کاتوانێت بیخوا ئەگەر تەندروست بژی 2.8 گرامە بۆ ئێمە بۆ کەسێکی گەورە بۆ مناڵێک نزیکی لە 2 گرامە بێ زۆر باشە بەڵام ئێستا گەرجبسێ بێنین لە 100 گرامە 150 میلیگرامی تایە باشە لە جبسێکی ئەوەیە ڕەنگە خۆی 1000 بۆ 1500 گرام و نیوێکی تیاابێت یەک جبس ئەگەر ئێمە باسکەین کەواتە ئەنی مناڵێک ئەگەر توێ بە شوێکی تەندروست بژی ئەگەر ڕۆژە جبسێکی خوار نابێ هیچی تر بخوا هیچ شتێکی تر بخوا کە خوێ تیاابێ ئەنج ئایا ئەگەر 2 جبس بخوا ئەگەر لەگەڵ جبسەکە پسکی توشتی تریشە خوا ئەندۆمی ئەوانە ئەگەر خواردنە خوا کە ئەمە زۆر خەتەرە بێگومان یعنی ئەمە بۆ ماوەیەکی درێژ ئێمە باسەکەین لەوانەیە 10 ساڵ بێ 20 ساڵ بێ تا مناڵە گەورە بێ بێگومان تەندروستی باشە کەواتە ئەگەر مناڵەکەت یەک چپس بخوا دکتۆرەوا دەڵێ ئەگەر یەک چپس بخوا گرامێک بۆ گرام و نیوێک خۆی وەرەگرێ لە کاتێکدا ڕۆژانە خۆی پێویستی بە 2 گرام و کەمترە واتە ئەگەر یەک چپس بخوا دەبێت لە هەموو خۆراکەکانی دیکەی خوێ نەبێت ئەی ئەگەر هەبوو مناڵەکەم هەموو ڕۆژ چپس دەخوا کێشەشی نییە ئێ ڕاستە خۆ یەکسەر لەسەر دەموچاوی دەرناکەوێت لە ناو جەستە کاریگەریەکانی دروست دەکا لە مەودای دوور تۆ بۆ ڕێگە بەوە دەدەیت لە داهاتوودا بەگەڕانتی 100% مناڵەکە تووشی بەرزی فشاری خوێن بێت بۆچی باشەوەی ئەو کۆ بێتەوە و لەوانەش هەر خێش و شەکری هەردووکیان کە زۆر بوون بڵین میسکردن زۆرەکەن لە مناڵە ئەم میسکردنش کە زۆرە بێ مادەی تر لەگەڵ خۆیاوا بێگومان کە ئەو کاتە لە مناڵەکەیانی نەک هەر بە ئەوەی کە لە جستیامێنێتەوە بۆشی کە لێ ڕوا مادەشتی تر لەگەڵ یاڕوا لە بەرەوە دووبارە زەرری لێە شتێکی تر کە باسمان کردبوون منە ئێستا یەکێک لە کێشە باوەکان لە کچان تینەیجیانی ئەو تەمەنی نەوجوانی زۆربەی دروستبوونی کیسی هێلکەدان زۆرە باشە سەبەبی ئەگەر لە ڕووی خۆراکیەوە باسی بکەین زۆربەی زۆری ینی سێ هۆکاری سەرەکی هەیە خوێ و شەکر چوری بە تایبەتی وتمان جۆرە خراپەکانی ینی چکە مازین چوری باشی شێوەکۆی کە لە ماسی و لە زەیتی زەیتون و لەمانەیە هەیە بەڵام ئەم چوری خراپی کە جبس دەتوان بڵم زۆربەی چوری خراپەکەیە کەواتە هەرسێکی هەیە لە جبسا یعنی ئەگەر بینین زۆربەی ئەو کچانەی ئێستاکە یەن ئەگەر فرەکیسی هێلکەدانی یاڵی کە لایفستایڵی لێپرسی چۆنەژی سێرەکەی جبس و ئەوانەی تری ینی کە ئەندۆمی و شتەکانی ترە ئەمانە خوا ژیانێکیشە دانیشتۆ کەواتە ئەمە خۆی لە خۆیان ئەو سێمادەی کە هەرسێکی خراپە بۆەوە تایەتی و دروستی شەبێ باشە چیسی هێلکەدان با هەبێت کێشەکەی چییە؟ یعنی ئەتوان بڵم هۆکارێکە بۆ نەزۆکی کارە بۆ نەزۆکی بێگومان یعنی لەبەرەوەی کە کیس هەبوو هێلکەدانان دروست نابێ هێلکەدانان بێ لەوەی کە ینی ئافرەتەکە هەموو شکڵی تێکەچێ مووی زیای لێ ینی لە ڕووی جوانکاریەوە قەڵەوە بێ مووی زیای لێت مەزاجی تێکەچێ عین لە ڕووی نەفسیەوە بێت تااقەتە بێ بەڵام لە ڕووی تەندروستیشەوە هەر خۆی ینی فرەکیسی هێلکەدانی شۆکارێکە بۆ شکواتە ئەگەر دایکێک ڕێگە بدا مناڵە کچەکەی ڕۆژانە چپس بخوا یا زۆر بیخوا لە داهاتوودا ئەمە ڕەنگە سەر کێشێت بۆ دروستبوونی فرەکیسی سەرهێلکەدان و ئەمەش سەر کێشێت بۆ نەزۆکی بەڵێ لە بەرەوەی هێلکەدانان دروست نابێت ناتوانێت مناڵی بێت بینی ماوەیەکی زۆر لەسەرەوەی کام دایەتانی بۆ ڕاستەکەیتەوە عینلانەیە چەند ساڵ ناڵان بێتی بە سێرەی یەک تۆز گۆڕانکاری لە دایەتیاکەی لە خەو و لە خواردن و لە جوڵەیەکەی بە ئاسایی مناڵێ بێتن ها هۆکارەکەی ئەوەیە کە ینی هەر دایەتەکەی بڵین خراپ ئاگاتان لەوە بێت دیسان بابەتەکە ئەوەیە تۆ دەتەوێت منداڵەکەت بەخێو بکەیت یا بە پەروەردە و بەخێوی بکەیت هەردووکی گرنگە بەڵام پەروەردەکە گرنگترە پەروەردەکە ئەو کاتە دەست پێ دەکات کە مناڵەکەت لەم بابەتە بێگومان کە مناڵەکەت داوای چپس دەکات ئەگەر تۆ بەخێوکەربی بۆی دابین دەکەیت ئەگەر پەروەردەکار و بەخێوکەربی واتە دایک و باوکێکی ڕاستەقینەبی بۆی دابین ناکەیت چونکە ژەهرە چونکە لە داهاتوودا تووشی کێشەی گەورەی دەکات بۆ گەشە کاریگەری بەسەر گەشەی مناڵەوە بێگومان لەبەر ئەویش هەر ئەوانەی کە باسم کرد و ئەگەر بەڕێکی باسی کەمیانی زۆر بە ئەوەتر چکە مناڵەکە هەم ئاوسێوە گوتمان بەڵام گەشەی باش نییە و هەم قەڵەوە بێ و باڵای زیانناکەن ئەو کاتەیە چکە هۆرمۆنی گەشە عادەتەن کە شەکر زۆر بێ کە چوری زۆر بێ کەم دەرەدرێ هۆرمۆنی گەشە کەواتە مناڵەکە ڕەنگە قەڵەوە بێ بەس باڵای کورد دەرەچێ کەواتە بێگومان تاسیری هەیە لەسەر گەشەی مناڵ و یەکێکی تر لە بەسەر باڵاشەوە یەکێک لە زیانی گەشەکەم دەکات بەڵێ یەکێک لە زیانەکانی تری کاتێکە مناڵ بۆ منە برسیە بێ ئەگەرم جبسە نەخوات و خواردنێکی تەندروستی تێ ینی میوەیە تێ گۆشتی تێ هێلکەی تێ ئەو شتانەی تێ کە شتی باشی تایە بۆ تەندروستی بەڵام ئەگەر جبسەکەی خوارد ئەو کاتە شتە باشەکان ناخوا کە شتە باشەکانی نەخوار یانی کانزا و ڤیتامین و شتەکان وەرناگرێت لەبەرەوە لەوانەیە دایکێک بە دیارمانەوە دانیشتۆ ئەڵێ واش ئاسان نییە ئەڵێ زۆر زەحمەتە
ئەڵێ مناڵەکەم خواردن ناخوا و بەس داوای چپس دەکات چی بکەم؟ وڵی زۆربەی ئەم شتانە ڕاهێنانە ینی ئەو نەقورز نییە ڕاستەکە ئەگەر لە مەرحەلەیەکە ئێمە بڵین هەموو خویەک نەک تەنها جبس خواردن یعنی فێرکراوە مناڵ چکە مناڵ کێت نازانێت جبس چی ینی دەوەخواکە من مناڵی 2 ساڵێتە لامەڵێ دکتۆرە هەموو ڕۆژە بێت جبسێ بخواڵم باشە ئەتوانی خۆی بچێتە مارکێتەکە ئەڵێ نە ئەڵم پارەی پێڵە نە ئەی چۆن یعنی دایکەکە خۆیان لە مناڵە فێری کردووە یان باوکەکە ێوارێتەوە لە بەرەوەی خۆی شیرینکە یەک علاگە جبس و پسکیتوینی پێە لەبەرەوە سەرەتا بدایک باوکەکە خۆیان تەندروست خۆی شیرینکە ژیانی ئەو تاڵ دەکات طبعا لەبەر یعنی نازانێ بەجددی من واز دەکەم لە نەزانیەوە وازانێ ئەگەر دڵی ئەو مناڵە و تۆزە دڵخۆشی ڕووکەشە بکات دیتر تەوا بەس ئەگەر بی لە لایەنە زانستێکی بکاتەوە بی لە مستەقبەلی مناڵەکە بکاتەوە نابێەوە بکە باشە یەکێ لە کێشەکان چییە؟ دیسان تۆ بە دیارمانەوە دانیشتووی دەڵێی ئاخر ئیشەکەتان زۆر گەورەکرێک جاری شوانە وانە؟ ئێمە ئامانجمان هێشتنەوەی کواڵیتی بەرزی تەندروستی و کواڵەتی بەرزی ژیانە پەیوەست بە تەندروستی و دەروندروستی یعنی تۆ کە چپس دەخۆی یا مناڵەکە کە دەیخوا یەکسەر دەستێکی ناپەڕێ قاچێکی ناپەڕێ یەکسەر خوێن نابینیت لە دەم و چاوی لەسەری لە شوێنێک نە یەکسەر جەڵتە لی ناداخۆ ڕاستە بۆی پێت وایەت ئاساییە چکە بە چاو نایبینیت بەڵام ئەو گۆڕانکاریانە ئەگەر هیچی لێ نەکەن لە داهاتوودا هیچ نەبێت کواڵەتی ژیانی کواڵەتی تەندروستی دادەبەزێنن ئەو کەسە ژیانێکی ناخۆشی دەبێت چکە ڕۆژانە کێشەی تەندروستی بۆ دروست دەبێت لە 40 ساڵی وە کەسێکی 6 ساڵی دەردەکەوێت چکە تا گەنجیشە زۆر هەمیشە وتومانی یەکەمە بدایک باوکەکە خۆیان تەندروست بوون چکە ناکرێتەوە بە مناڵەکە بڵێ مێ خۆ لە بەرچاوی ئەوا دانیشتووی بیخۆی ئەمە یەکەم و دووەم فێرکردنی مناڵ بە مناڵی کە بچووکە زۆر ئاسانترە یعنی من بۆ منە دایکم کە پێوتم جبسمە خۆ ئێستا جایا بە زۆرە مێ بیخۆم ناتوانم ینی لە بەروی ڕاهاتوم بەڵام پێتوانێت ئەوەش ڕاستە ینی ئەگەر مناڵێک ڕابێت تاتەمنێک کە مڕاق و دوای ئەوانە زۆر قورسترە کە تەرکی کات تاوی لە مناڵی و هەر فێریکەی نێخوا زۆر باشترە باشە هەڵگرتنی لە کوردستان هەندێک تۆ دەیبین وەکو پسپۆرێکی بوارەکە هەڵگرتنی چۆنە؟ وڵی بێگومان لە مارکێتەکان بۆ نمونە بێگومان ئەوەی کە هەر باسم کردە نایلۆنەکەی لە تشکی هەتا خۆتە زانین دەرەجەی حرار لە وڵاتی ئێمە زۆر بەرزە بەجێهێشتی لە چی لێ دەکات کە ڕاستەخۆ چێتە ناوی و خاستە نەگەر ئۆکسیجینی تیابیانی بخۆی ئەبێ ناو کیسەکە پێشەوەی تۆ بیکەیتەوە گازی نایترۆجینی تێکەن ئەم نایترۆجینە ناڵە کارلێک ڕووبا ئۆکسیدیشن ڕووبا بەسەر جبسەکەیە چکە هەموو چێوری وینەکە لەو جبسەیە هەڵبگیرێ و هەوای احتیاجی لێیە لەوانەیە بە ڕۆژە 2 ڕۆژ خراپە بەڵام ئەمە نایترۆجینی تێکن بۆی بەرگی ماوەیەکی زیاتر بگرێت تا ئاگاتە دەستی بکارێنەر بەڵام ئەگەر وەکوتم لە جبسەکەیە یان لە پاکێجیەکەیە لەوانەیە مشکلە هەبێ بێگومانەوە کاتەوە جبسە خراپە ئەوەی ئێمە باسی دەکەین ستانداردەکەیە و ئەوەی لە کوردستان هەیە و لە بازاڕەکان دەفرۆشێ زۆر لەخوا ستانداردەکەیە لەبەر ئەوەی دروستکردن و گواستنەوە و هەڵگرتن و فرۆشتن و ئەمانەی هەمووی کێشەی تێدایە زۆر بەی هەرە زۆری جێگرەوە چییە؟ بە مناڵەکەمان بڵێن چ پسمەخۆ و تەواو هەر بە ئەنتەری؟ خۆی ئەگەر لە بیدایەتەوە گوتم لە ماڵەوە نەیبینێ شتێکی ئەوە بەیانی هەر خۆی ڕانایە دووهم من هەمیشە ئەڵم ئەم خواردنانە و هەموو فاسفودەکانی تر ئەگەر لەو ڕادەیە بڵێن سنووردارێکی کە نێتە ماڵەوە زۆر باشترە بێ یعنی بۆ منەچیتە دەرەوە لەگەڵ ڕفیقەکانیان لە دەرەوەی قەی ناخۆت هەفتی جارە بۆ نەچونە دەرەوەتان هەیە بۆ شۆرینکی یاری ئەوانە حەزیلێتی لەوێ بیخوات و لێنێتە ماڵەوە زۆر باشترە ئەو کاتە لە ماڵەوە توانی خواردنی تەندروستی بیتێ چەند قاشێک میوابی بەرێک کۆمەڵە چەرەسات یعنی بە شێوەیەکی جوان بۆی برازێنیتەوە ئەتوانی حتا خۆت بازە شیرینێکی تەندروستەیە کە بە شۆفان و چەرەسات و شتی تەندروست دروستەکرێوانەی بۆ دروستکە ئەوانە هەمووی جێگرەوەی تەندروستن زۆر سپاس دەکەم دکتۆرە نیگار پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان و خۆراکی منداڵانیشە لە هەمان کاتە وەی گرنگە پەیامەکانی وەکو خۆی وەربگرن سپاس بۆ ئامادەبوون.